ئەمڕۆ 12/11/2024 پرۆژەی سایکۆفێر وەکو پیشەی هەموو ساڵەکانی چالاکیەکان حاضر کردووە لەسەر کاریگەری ڕەنگەکان لەسەر دەروون تایدا کۆمەڵە ڕەنگێک نمایش کراون و شیکاری بۆ هەرێکێکیان دەکرێت لەسەر ئەو کاریگەری هەیەی لەسەر دەرونی مرۆڤەکان. من فردوس قۆناغی سێمی دەروونزانی لە گروپی سایکۆفێر ئەندامم باس لە ڕەنگی مۆر دەکەم. قۆناغی سێم لە بەشی دەروونزانی و ئەندام لە سایکۆفێر باس لە ڕەنگی سپی دەکەم. من هەولێر قوتابی بەشی دەروونزانی ئەندام لە سایکۆفێر باس لە ڕەنگی قاوەی دەکەم. ئانا قۆناغی سێ بەشی دەروونزانیم ئەندام لە سایکۆفێر باس لە ڕەنگی پرتەقاڵی دەکەم. من سلام مەرحەلە دوی بەشی دەروونزانیم و باس لە ڕەنگی سەوز دەکەم کاریگەریەکانی چێت لەسەر لایەنی دەرونی ئینسانەکە.